يمشوا ديسان درون فرغمان أساسي ماتم زلام جمني نتاوي دوريد ضل بقرارا بناي ديدم نخفد تارا بناي ديدم نخفد تارا. کانی دینار یەکێکە لە شارۆچکە جوان و خنجیلانەکانی سەر بە قەزای مەریوان مێژووی دروستبوونی نوێ و دەگەڕێتەوە بۆ کۆتایی سەدەی 19 و سەرەتایی سەدەی 20. لەو کاتەدا ئەم شوێنە زەوی کشتتوکاڵی ئاغاکانی باڵک بووە. ئاشی بەردینی تێدا بووە و کشتتوکاڵی دانەوێڵەیان تێدا چاندووە. لە سەردەمی شێخایەتی شێخ نەجمەدینی نەقشبەندیدا لە ماوەی ساڵانی 1963 1970 ژیاوە. دەسەڵاتدارە فیوداڵەکان ناکۆچی دەکەوێتە نێوانیان و پەنا بۆ شێخ دەبن بۆ ئەوەی چارەسەری کێشەکانیان بکات. لە دوای چارەسەرکردنی ناکۆچیەکانیان پێیان دەڵێت ڕۆژێک دێ دەم شوێنە هێندەی دیناری عراقی بەها پەیدا دەکات. لێرەوە ناوەکەی دەگۆڕێت بۆ کانی دیناری و ئێستاژ بەکانی دینار ماوەتەوە. ئەم شارۆچکەیە لە ساڵی 1950 زاینیدا دەبێتە ناحیە. بەڵام ڕێژەی دانیشتوانی لە ساڵانی هەشتاکانی سەدەی ڕابردووەوە زیاد دەکات. بەهۆی جەنجی 8 ساڵەی عێراقیرانەوە زۆربەی یاواییەکانی دەوروبەری مەریوان کۆز دەکەن بۆ کانی دینار و لەوێ دەمێننەوە. بەشێکی زۆری هەورامیەکانیش لە ناو ئەو کۆچ و ڕەوەدا بوون. بەدابوو نەریت و زمان و فەرهەنگی خۆیانەوە ماونەتەوە و گەشەیان کردووە. کانی دینار منبعێ بووە مەرحوم شێخ نەجمەدین لە بیارۆ هاتووە ئێمە لە بین خۆمانە ئیختیلافاتێکمان بۆ سۆحمان هاتووەتە کانی دینار. قەبلەن کانی دینار ناوی کانی دیندار بووە، دیندار. بەو معنیە ئەم ئەترافە وەکویسە چا نەبووە، نیوەڕوانە هاتوون لەوێ ئاوێ چاوی بووە، نوێژیان کردووە، تاعەتیان بووە. مەرحوم شێخ نەجمەدین فەرموویەتی ناوی ئەم جێگە ئەبێ بە کانی دینار وەکو دینار عێراق ڕەواجە بێ. ئەم جێگە ئەم کانی دینارە لە ساڵ 1325 من لە بالکا بووم لێل قەوم و فامیل خۆمە ئەڵبەتە ئامۆزام هاتوومە ئەگرا دەستم کردووە بە جووت بەگاسن جووتم لەگرا کردووە ئەرز بەختم پلاکێکی ئەلاحەیەی بالکی بووە مستەسنیات خۆمان بووە. ئێمە ئەڵبەتە میقدارە زەوی ئیزافەی بووە خارج لەوە کە خۆمان زەرعیکەین داومان بە خەڵک بالک. ئەرز دەکەم لە ساڵ 1340 کە تەقسیم رازی هاتووە نەسەقیان ئاوە بە بالک. ئەمە کەین ئێمە بووە بۆ مەرحەلەی دووەم و سووەم هاتن وتمان هین ئێمەیە وەسڵیان کرد بەو نەسەق بالکۆ کە ئێمە زەعیفتر بکەن بردیان. ئەلبەتە چون ماڵ خۆمان بوو. لە ساڵ 1325 ئیتر من هاتوومە ئەگرا ئاشێکمان بووە ئاشە بەرقی خۆم بە ڕۆژە هاتووم لێر کارگەرە کارم کردووە شەو ڕۆیمە سۆبالێک. لە نەتیجەیە هاتوومەسە کانی دینار ماڵم داناوە لەگرا. ئەش بە حزورکەم بیلاخەرە مەوزوع ساڵ بە ساڵ ڕۆی کێشای بە جەنگ بە شەڕ بین ئێران و عێراقە. کێشای منیش هاتوومەسە ئەگرا مەهاجرینە مەریوان و ئەتراف هاتن لەگرا جەمە بوون. شیمیاییکیان داخز لە بالکا چەند نەفەرێکیان کورد لەگرا کوشتیان لەگرا جەمە بوون خەڵک. ئەو ئەنازە کە من تەسەڕفاتم بووە توانیومە ئەلبەتە ئەمە بە جۆرە ناژم ئەم ئاغانە گشتی شاهێن
هەر کەسێ هاتووە بە من مراجعی کردووە لە حەد تەوانما جێگەی مەسکەنم پیاوە، حتا ئیدارات هاتووە بە ڕایەکان پێم داوە. ئەم جێگە بەم جۆرە تەوسعەی پەیا کرد. ئیشە بووە بە ڕاه و ڕەسمە مە ڕێگەیەکە یانێ نیشانەی بەندەری نیشانە لە مەرکەزەوە چی لەوازم بێ، ماشینالان بێ، تەغزیە بێ، لەگرۆ عبورەکە و ئەڕوە. ئیشە منتەقەیەکە ئەم جێگە کە بیابانێ بووە، الحەمدوللا 4 مزگەوتی هاتیە، مەلای خاسی هاتیە، عولەمای محتەرەمی هاتیە، ئوموری دینی بە جوانی بەڕێ ئەچێ لە منتەقەی هەورامانە، لە کولە هەورامانە، لە نۆتشەیە، لە ئەترافە تا ئەگاتەوە دەورەی ئەو مەملەکەتە سەرحەیەکەی ئەخوا بە کەیبنە و بێرواس و دزاوەر و ئەمانە ئەخوا ئەم میلێتێ ببوون شەڕ تەحمیلی و لیان قۆمی گشتی صاحب خانەدان و صاحب عەقڵ و صاحب منطق و صاحب کاردانی بوون. مەهاجرەتیان کرد چون لەوێ وەزع مەسکەنیان تەمینی نەبوو لە حەقیقەتە. ئیتر سیاسەتیش وا ئیجابی کرد ئەهاتنە ئەگرا ئەم بێچارانە لەگرا دانیشتن کە ئیمرار مەعاش تامین کەن بۆ خوان و بە خانەوادەیان. ئەڵبەتە هاتوون برادرانێکی بادین و بە ئیمان و بە اعتقاد و ئەم جێگەیشانە گوستەرش پیاوە لە نەزەر ئیمرانەوە، لە نەزەر ئابادانیۆ، لە نەزەر مەسکەنەوە، لە نەزەر کارۆ، لە نەزەر ئەحداسۆ، لە نەزەر هەموو مەورودێکۆ کە ئینسان لازمێ بێ بۆ ئیمرار مەعاش واقعاً کۆمەکیان کردووە. یەکێک لە جۆڵاکانی هەورامان لە پاژەوەی لە نۆتشەوە کۆچ دەکات بۆ کانی دینار دەستگایەک پەیدا دەکات هاوشێوەی جۆڵایی کاری لەسەر بکات. ئەوەی ئەم دەستگایە لە جۆڵایی جیا دەکاتەوە کەرستەکانی بەکارهێنانی دەبێت بەرهەمی پیشەسازی بن. کارکردن بەم دەستگایە خێراترە و بەرهەمی زیاترە. مشکی و جامەدان و هەوری و لەچک لە بەرهەمە دروستکراوەکانی ئەم دەستگایەن. هەرچەندە بەرهەمەکانی بەرهەمی پیشەسازین بەڵام داهێنانی لە کارەکەیدا کردووە و هەوڵی داوە هاوشێوەی پیشەدەستیەکان وردەکاری و کواڵیتیان لەدەست نەدەن. زاوڵە بێنە تقریبان 10 ساڵە بێنە تا ئیسە شاگردی کردوونەوە بالاخرە ساڵ و 66 دەستگای ماڕێ جا قاوەخانەکە نژماری مەرزنەی مەرە جەنگ بێ زەمانەوە جەنگەکەی بێ ئاتەش بەس کریا ئەمانی کارگامە ئەسا و ئاڵێنم وێگە و ئەوەڵ گونی قەیروگونی وەشکەرێنێ بعدن کردنم پیچێوە مشکی و ڕووسەریە و هۆریە و ئای ناچێوە كل کارخانەجاتی زوو وجودش نەبیان فقط ڕوە کارای دەستیەوە ئیدراشاکردن ئاتەینە زەمانە و زووی کە من فکر منمەی زوو پارچەشا وەشکردن بە جۆڵایی چۆرانێکشا وەشکردن تا یاوان ئەپی دەستگایە ئی دەستگایچە منتەها ئێ کار و وەشاکەرانێ من چێگە مشکی وەشکەرونە هۆری وەشکەر و پێ قاوارەی ژەنانە پێ ڕووسەریە ئەوەختە
جامانی وەشێکەر و ئانە کە کوردی لازمش بوو منم تاو وەششکەرونە بە شەرتێوە مەوادم گنۆمەشت پارچەی مانتوی گەشکەر و ئانە پارچە و مانتوی ئان چۆڵۆستەوە ئەوەڵ جار من کارخانە و پەت و بافی تەبرێزیە نەبێنێ تقریبا 16 ساڵێک ئاوەختە جۆڵایی دەسیم کردە بێ چ قڕان کوچەوەم وەش کردە بێ مدە تێبچا کارخانەنە کارم کرد تەسمیمم گر کە ئی دەستگایە بار و خۆ ئی دەستگامە ئاردن ئیتر شروعم بەکاری کردن ئەوەڵ جار هەرچەند نەزانێنیشنە بەڵا خۆ من 30 ساڵی نانێکی کارگانە ئیسە دەستگا داغان بۆ وەشش کردوە ئەنواع و کارام تاو وەشکەرونە ئینە دەستگایوا 2 میتری ئەرشە جۆڵایی 30 سانتێ ئاوەختە بە جۆڵایی نۆعەکاری مەکریانێ جۆڵایی چەخۆرانە بێ ئینە مەکارۆ خیاتیە و ئەنواع و نەهاوریشمە و ئەنواع و نەیان کە ئەگەر تۆ سعبێوەڵ و وەختی بێ سەرکاری تا وێرەگا کارکەری سەعا و پەنجوانیشە کار و وێڵکەری منتەها ئینسان زوو سەدحی بۆ چی کاریە هی کارم بە مەخس کریەوە هەم مەخس فەرسوودە بۆ هەم مەسەڵەن جسمە ئینسانی وێش فەرسوودە بۆ ئینە پێی جوانی مەسەڵەن کارکەرۆ سەرشەوەم تاوە کارکەرۆ من زمانی وەختی جوان بینی سەروی دەستگایەوە 100 دانە ڕووسەریە کەرێنێ دەئیسە 20 دانێک فەحاڵ تاو کرد لە ناو شارۆچکەی کانی دیناردا زۆرێک لە پیشەکان بوونیان هەیە کاروباری دانیشتوانی ئێرە بەڕێ دەکەن یەکێک لەو پیشەگەرانە گەنجێکە و بە شێوەیەکی ئەکادیمی پیشەی دارتاشی دەکات چونکە ئەو بڕوانامەی زانستی لە بوارەکەیدا وەرگرتووە و لە ئێستاشدا بە شێوەی کردەیی کار دەکات لە بەرهەمە دروستکراوەکانیدا کاری سونەتی و نوێ ئەنجام دەدات و ڕەچاوی ئەوەی کردووە شێوە و مۆرچی کوردەواری لە دەست نەدەن و بە زیندویی بمێننەوە بەرهەمەکانی خواستیان لەسەر و لە باشووری کوردستاندا داواکاری لە سەرکارەکانی هەیە لە ساڵی 84 و 85 لە سنە دوکانم بوو کاری چێومە کرد ئەمە ماوەی 4-5 ساڵە هاتمەسە مەریوان لە مەریوانە حدودی 350 تا 400 دانە کارم ئەنجام داوە لە ناو ماڵیەلا کاری من کاری پلەی دوبلیکسە کاری نەردەگوزاریە کاری خڕاتیە مشەبەکاریە منەبەتکاریە کاری دوکراسیۆنی ناوماڵە لە مێز و سندەڵی نارخۆری و لە کاریێلە سونەتی و مشەبەکاری و گرێچینی گرێ ئێرانی و هەموویان کارم کردووە لە دانشگا لە مەدرسە بووم هاوسایەکمان بوو کاری چێویە کرد منیش بێتاقەت هەچووم بۆ لای و دانیشتم و کارەکانی ماشا کرد خۆم علاقەم پەیا کرد بەم کارە لە دەورانی مەدرسە و دەبیرستانەوە حرفەی نەجاڕی و سەنایەتچۆ بم هەڵگرت و شروعم کرد بەم کارە و چوومە دانشگا و لە دانشگا فۆق دیپلۆمەکەیم گرت و هاتم دوکانم دانیا ئەنی بەعس و بانی من ئەو هاوسامانە بوو کە کاری چوویە کرد و کاری سازیە چێویە کرد
شێو ئەلعان کارێکی پێهاتوە لە هەموو ماڵێکە لە دارە و چێو ئستفادەوە کرێت ئەلعان لەخوا بەزیا بێت چێ و خەریکە جێگەی ئەمدیف ئەگرێتەوە ینی ئەمدیف شتێکە کە سەنعەتیە شتێکە نییە تەبیعی بێت سەنعەتیە خەریکە کەمکەم چێ و جێ خۆی ئەگرێت ینی خەریکە تێتە بەرەوە هەنگاو پێشەگرێ چێ و شتێکە ئینسان تماشایەکە ئەسەن لزەتەوات ینی جۆرێکە ئینسان تماشایەکەت کەیفی پیوەکات زندگی پیوەکات ئارامش خۆش دەسەواتە ئینسان ئەلان لە دوکوراسیۆنی ماڵە مەسەن تو تەسەوریکەی مەسەن ژێ تەلەڤیزیۆنەکەت مێستیڤیەکەت دار بێت تو وەختت ماژەی تەلەڤیزیۆنەکەەکەی فیلمێ سەیرەکەیت ئەو ژێ تەلەڤیزیۆنەوەنی ئەسەن لزەتێترا ئەسەن کەیفێترەوات پێت ئینسان حاڵێتری پێوات لزەتێترەوات مەسنوعی نییە کامڵ تەبیعیە ئەلان لە نمای ماڵەکانە هەروە ئەسەن تماشایەکەی لەناو ئەو سەنگا ئەدغامە بێت ئەسەن ڕوحیەترەوات ئینسان یا مەسەن تماشاگەی نەهارخۆریەکە دانیشی لە بانیەوە غەزا خۆی نەهارە خۆیت سوحانەوە خۆی ئەسەن تماشاگەی وەختێکە دارە دانیشی لە بانەوە ئەسەن حاڵێترە حەسێترات ئینسان وەکو شتێ لێ مەسنوعی نییە وەکو سەنگ نییە وەکو ئەمدیف نییە کە شرکەتی بێت و سەنعەتی بێت مزگەوت جێگەی خوداپەرستی موسڵمانانە ئەوەی ئەم شوێنە پیرۆزە لە شوێنە ئاینیەکانی ترجیا دەکاتەوە بوونی منارەیەکی بەرزە بەسەر مزگەوتەکەوە وەکو ڕەمزێکی ئاینی ئەم شوێنەی پێی دەناسرێتەوە و سیمایەکی جوان و زەرافەتێک بە شوێنەکە دەبەخشێت یەکێک لە ئاسنگەرەکانی ئەم شارۆچکەیە بە دروستکردنی منارەوە خەریکە و بەکارێکی چاکەی دەزانێت لە کاتی تەواوکردنی هەر منارەیەکدا هەست بە ئارامی ڕۆحی دەکات و چاکەیەک دەخاتە ناو توێشووی چاکەکانیەوە ئەو دەڵێت بە زیهن و بیرکردنەوەی خۆم نەخشەکان ساز دەکەم و دروستیان دەکەم نزیک بە 3 ساڵ لە لای ئوستادێک بووم تا ئەم کارمە بەدەست هانی فێر ئەم کارە بووم لە مەناتەقی کوردەواریە منیش دەستم کرد بەم بنارە سازیە کە سنعەتێکی زۆر جوانە و کە واقعەن من ئفتخار ئەەکەم کە فێر ئەم کارە بوومە و کە منارە دروست ئەەکەم بۆ ماڵی خوا منارە بە معنای سەر ئەوەسە نە سونەتە و نە فەرزە منارە فەقەت نیشانەیەکە بۆ مزگەوت کە ماڵی خوا جوان بکات کە مسڵمانان واقعەن کە ئەو منارە ئەبینی کە ئفتخاری پێکەن کە من ئەو منارە دروست دەکەم کە ماڵی خوا جوانەکە و زینەتا بە ماڵی خوا فەقەت نیشانەی ئەوەسە منارە ساز ئەم منارە سازی ئێمە ئەم کەلە و بن و شتیە گشتی شابلۆنە بەلا هەموو شتێ شابلۆنەکەی دروست دەکەین بە زێهنی خۆمان و بە فکری خۆمان دروستی ئەەکەین و کار ئێمەش هەمووی کاری دەسە کاری سنەتیە قاڵبی هەموو شتێکی کاری دەسە و حیج وەسیلەیەکی شم نییە بێژم هەر هەمووی کاری دەسە بەدەست دروستیەکەم فقط ئستعدادی گەرەکە ئەو ئستعدادە بێ لە جەسەد بێ کە بزانی ئەو منارە چۆن دروستە بێ هەروەها وەڵام ئەم منارە سازیە کە من دەسم پێ کرد زۆر پێ خۆشحاڵم زۆر ڕۆحم پێ شادە چون ئەم منارە کە من دروستی ئەەکەم کارێکە وەسە کە بەو ماڵی خوای گەورە ئێمە کار ئەەکەین ئیحسانی هەیە سەوابی زۆرە بەلای منەوە زۆر جوانە چون واقعەن ڕۆحم پێ شادە بەخاترەوە کە مسلمانان کە دروستی ئەەکەم ڕەحمەت ئەنێرن من هەر ئەوەم بەسە عانێکە منارەکە دروستەکەم ئەم مسلمانانە ڕەحمەت ئەنێرن بۆ کەسە کە ئەم کاریە کردووە من واقعەن ئەو کەلیمە زۆر پێخۆشە ڕۆحم هەموو ئاعزای عنامم پێی شادە و ئارامش پەیاکە
طاقت مندن نتوی درونده نه لیلیش مدیون ولای مجنون ده یا خوا مردنی بو بمیمانم ایتر نوینو دوری یارانم عینەدین هەورامی یەکێکە لە هونەرمەندە باڵادەستەکانی دنیای هونەری گۆرانی و بە پارێزەری هونەری فۆلکلۆری کوردی دادەندرێت. ناوبراو خەڵکی ئاوایی دزڵی سەر بە هەورامانی شامیانە و ماوەی 20 ساڵە لە کانی دینار نیشتەجێە. ناوبراو ڕێچکەیەکی هونەری تایبەت بەخۆی هەیە و هونەری سۆرانی و هەورامی ئاوێزانی یەکتر کردووە و لە هەردوو تایپە هونەریەکەدا گۆرانی دەڵێت. بەڵام لە ڕیتمی گەڕیاندا شارەزاییەکی ئەوتۆی هەیە و لە هەورامانی ڕۆژهەڵات و باشووردا ناسراوە. ئیمشەو ئەم دیسان دەروون پڕێغەمەن ئەساسەی ماتەمێ جەلامان جەمەنێ نەتاوی دووریت دڵ بێقەرارن بینایی دیدەمێ نەخەفەت تارن بینایی دیدەم نەخەفەت تارن 45 من دەسم کردن بە کاری هونەری و ئەوەڵ من قورئانوان بینێ جێ دەگاوت زڵێنە مەدرسێەوە بێ ئامۆز و پەروەرش یانەوە بیگرتە بێ چاپەی ئانەی کە زاڕۆڵێت تا پۆل و پەنج و سەرەتایی بەیا چاگەنە دەرسوانە ئێمە یانە کە گرتە بێ شاپەی ئاکاریە نزیک و یانەوە ئێمە بێ منیش بەڕاستی کە کۆڕێەوە تشکیل کردی بێ پەی کۆڕ و سرود و دلێ مەدرسەی منیش هەرچەند نابینابێنێ بەڵام هەستکەرێنە چا کۆڕێنە بەشداری کرد و ئا معلمیشە بەڕاستی چون دەنگ و منیش ئەژنیە بێ ئادیچ پێسە من حەز کرێ کە بەو دلێ ئا کۆڕێ و منیش لوانێ دلێ ئا کۆڕێ و بەهەر حاڵ کەم هەتا ساڵە 1950 من بە وەسیلە و خانمێەوە کە چاوەختەنە رادیۆ نەکارکردە رادیۆ سنەینە ئێمە پاما کریاوە پەی رادیۆی و دەستما کرد گۆرانیواتەی و تا ئاروچ درێژەما پەنەدان بەڕاستی چکە بەڕاستی ئاروچی وڵات و ئێمەنێ تو گەرەکڵ بوو یان نەبوت ئەگەر ئیمکاناتن نەبوو مەتاویبی بە هونەرمەندەوە مشو وەڵێ نەوێت جیاچانەی کە چاهونەریتە ئیسفادە کریۆ وەڵێ وێچ تاوی بەرحاڵ ئەنە سەرمایە بوو کە تاوی کۆڕێەوە بنیاییەوە کە تاوا مەسەلەن هەمکاری کەرا هەریۆ بە ئامێرەوە تاوا چەند ژەنیاری کەرا یا پێ بڵاوەنە موسیقا بە کوردی من بەڕاستی ئەکسەر و کارەکەم گۆشتگیرینی پێی رادیۆ پێ ئا رادیۆە کە بەرنامەی کوردی شاچەنە بڵاو بێەوە من ئەکسەر و کارەکەم فۆلکلۆرنی و بەڕاستی تاوو واچ و پارێزەرەوە ناجێ پارێزەرا و فۆلکلۆری کوردی کە تاوە ئی فۆلکلۆریە پارێز ناو نازافۆتیوە بەڕاستی تاکەی جون مەجنونە هەردام بکەم تەیە سزای تۆ تاجەنیە سەبری من تاکەیە قەڵای سەنگ بارانی غەم پاڵدا پێوە قەڵاکەم ڕووخازی پاڵبم بەگوێوە قەڵاکەم ڕووخازی پاڵبم بەگوێوە جوگرافیایی کوردستان هەمیشە مەیدانی جەنگێک لە دوای یەکەکانی ناوچەکە بووە. دانیشتوانەکەشی قوربانی ئەو جەنگانە بوون، بۆیە کۆچ و ڕەو ڕاگوێزان ماڵوێرانی بەشێک بووە لە ژیانی کوردان و تا ئێستاش بەردەوامە.
دانیشتوانی کانی دیناریش بەشێکن لە قوربانیەکانی ئەم جەنگە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا. چەمپەی ژیری باڵێ مژەش چون خارێ بەڵام چێشکەروم چارم ناچارەنێ بەڵام چێشکەروە چارم ناچارەنێ بەڵای سەنگ بارانی غەم پاڵمدا پێوە قەڵاکەم ڕووخازین قەڵبم بەکوێوە قەڵاکەم ڕووخازین قەڵبم بەکوێ